ئەمڕۆکە لە خێزانی نەعنا و جاترە و پۆنگە و ئەمانەیە کەواتە زیوتی تەیاری تایە بۆیە دکتۆرە فەیروزەمان هەڵبژارد لەوێەوە اختیارمان کرد کە وتی ئێمە ئەمڕۆکەش لای ئێمە تەسجیل نەبووە بەڵام ئێمە عەیناتیمان هەیە ئەم عەیناتانە وای لێ کردین کە هەردوو لامان بەیەکەوە تیمێک دروستکەین بۆی بزانین ئایا ئەم شتە لە عالەما هەیە یان نییە لەبەرەوە لە جامیعەی سلێمانی و بەغا و ئێران بووین بە تیمێک لەگەڵ دکتۆرە فەیروزەیە هاتین هەموو دنیا گەڕاین طبعاً بۆ خۆی ئەم کارێکی زۆر ئاسان نییە ئێمە زۆر دەمێکە دەستمان پێکردووە لە تقریباً لە سەرەتای 2019 دەستمان پێکردو دۆزیمانەوە بەڵام تا ئێستا بە نەتیجە گەیشتووە کە دکتۆرە فەیروزە ئاباد و ئەوانمان تەوسیە کرد بگەڕین بە دنیاە هەموو دنیا لە تورکیا و لە تاجیکستان و ئەفغانستان و پاکستان و ئەوروپا و هەموو دنیا گەڕین بزانین ئایا ئەم ڕۆکە کە ناوی نیپیتایە ئەم سپیشزە هەیە یان نییە بۆیە بۆمان دەرکەوت خۆشبەختانە ئەم ڕۆکە نییە هاتینە ئەوەی کە ناوی بنین طبعا لە منطقەی شارباژێر دۆزیومانێتەوە شارباژێری زۆر شیرین کە مەزدەر و سەرچاوەی زۆربەی ڕۆکەکانەوە مع الأسف تا ئێستا فلۆرەی عێراقی نەیتوانیوە سەرڤەی هەموو شارباژێر و منطقەی پێنجوێن بکە شایەنی باسە کە دیراسەمان کرد لە عالەمات بۆمان دەرکەوت کە ئەم ڕۆکە نییە ویستمان ناوی بنین ئێمە ویستمان طبعا من بۆ خۆم ویستم ناوی بنێم ناوکەش کوردی بێ بەڵام جەماعەتی ئێرانوتیان با ئاخر با ئێمەش مەحروم نەبین لەو ئیشە و ئێمە بەرپرسین لەوەی کە بیکەین بە بەحسێک و بڵاویشی کەینەوە